کارگە و ناوەندە پیشە سازیەکانی عێراق گیرۆدەی چەندین کێشن. ئەمەش هۆکاری کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆییە. خاوەن کارگەکانی بەغداش داوای پشتیوانی و هاوکاری لا حکومت دەکەن. يعني خلينا نقول أغلب المشاكل اللي نعاني من عندها كصناعيين وەک پیشەسازان زۆرترین ئەو کێشە و گرفتانی هەمانە وەک خاوەن کارگەکان بە پلەی یەکەم کارەبایە، چونکە وەک ناوچەی پیشەسازی پێویستی زۆرمان پێی هەیە. پاشان مادە خامەکانە. ئێمە کارگی زۆری بەرەمهێنی کەرەسەخاوەکانمان هەیە، بەڵام ئێستا بەهۆی ڕووداوەکانەوە داخراون. هەروەها بابەتی هاوردەش گرفتێکی ترە، چونکە نرخیان بەراورد بە نرخی ناوخۆ زۆر هەرزانترە و حکومەتیش پاڵپشتیمان ناکات. احنا عندنا معامل بتروكيماويات تنتج لنا كل صناعة بالعراق. لە عێراقدا هیچ پیشەسازیەک بوونی نییە، ئەویش بە هۆکاری حکومەت و وەزارەتەکان. داوا لە وەزیری پیشەسازی دەکەین بەهانای کەرتی پیشەسازی وڵاتەوە بێت. ئێمە بۆ تواناکەمەی هەمانە توانیمان ئەم بەرهەمانە بەرهەم بێنین، بەڵام ئەگەر حکومەت پاڵپشتیمان بکات ئەوە دەتوانین تا دوایین ئاست بەرهەمان زیاد بکەین و پێشی بخەین، چونکە ئەم پیشەسازیە بۆ خزمەتکردنی نیشتیمانە و بە تەنها پارە پەیداکردن نییە. المفروض نكحل عيوننا بشوفة الصناعة العراقية. کرێکارەکانیش دەڵێن کارگەکانی عێراق داخراون. کرێکاری بیانیش جێگەی کرێکاری ناوخۆیی گرتووەتەوە. ئەمەش بووەتە هۆی بێکاری زیاتری هاوڵاتیان. العمالة الأجنبية تأثر على العمالة العراقية. کرێکارانی بیانی کاریگەریکی زۆر و نائاساییان کردو سەر کرێکارانی ناوخۆیی عێراق. لێرە ڕۆژانە 10 بۆ 15 کرێکار لە هەردوو ڕێگە زینیە رومێ ڕوو دەکەنە کارگەکەمان و داوای کار دەکەن. دەڵێن خێزان و منداڵمان هەیە، بەڵام کرێکارانی بیانی لە بەنگلادیشی لە هەموو شوێنێکدا هەن و لە تەواوی بازاردا بڵاو بوونەتەوە کە ئەمە هەمویان کاریان لە بازار کردو و کاریان لە ژیانی هاوڵاتیانی ئاسایش کردو و تەنانەت کاریان دەست ناکەوێت. نە خزمەتگوزاری هەیە، نە ئاو هەیە، نە کارەبا هەیە. ئایا دەبێت هاوڵاتیان چی بکەن؟ چۆن بتوان ژیانێکی ئاسایی بگوزارێنن؟ كل تأثير على المواطن. بێکاریەکی زۆر لە وڵاتدا هەیە. هاوڵاتیان دەڵێن ئەگەر کارگەکان وەگەر بخرێن و کرێکاری بیانیش سنووردار بکرێ ئەوە دەرفەتی هەلی کار دروست دەبێت. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.